تووشەی بۆنت قڵب کردەوە ئێوە کە چوون کە گەیشتن هەر خۆتان و خەیاڵێکی ئاڵۆسکا و سڵاوتان لێبێت و تەندروست باش بن لاڵقەیەکی نوێی کۆوارەوە بە کۆمەڵێک بڕگە و بابەتی هەمە ڕەنگەوە هاتوینەتەوە لاتان سەرەتای بەرنامەکەش بە گرنگترین هەواڵە هونەری و کولتوریەکانی هەفتە دەست پێ دەکەین. لە شاری هەولێر و لە سەنتەری ئاڵا سیمینارێک دەربارەی گرنگی دابەشکردنی میوزیک لە فیلمدا و دروستکردنی میوزیکی تایبەت بە فیلم سازکرا. سیمینارەکە لەلایەن تابان موحسینەوە ئەنجامدرا کە تیایدا ژمارەیەک لەو کارانەی پیشاندا کە لە میانەی خوێندنی ماستەری لە وڵاتی بەریتانیا ئەنجامی داون. تابان موحسین پەیمانگەی هونەرە جوانەکان و کۆلیژی هونەرە جوانەکانی لە هەولێر تەواو کردووە. پاشان لە بەریتانیا درێژەی بە خوێندنداوە و وەک کۆمپۆزەر و میوزیک دایرەکتەری فیلم کار دەکات. کۆڕەکەی ئەو ڕۆمان زیاتر لەسەر پەیوەندی نێوان ئاوازدانەر و دەرهێنەر بووکەکو ئیش لێگەل یەکتری بکەن و هەروەها لە میانەی ئەو کۆڕەدا چەند نمونەک لە کورتە فیلم عەرزم کرد و باسی زەحمەتیەکان و خەتەواتەکانی ئاوازدانەرم کرد کە لە کو مۆسیقایەکی لە بۆ کورتە فیلمێک بی یاخود فیلمێکی درێژ بی یاخود فیلمێکی ئەنیمێشن بی کو دروستی دەکات چی پێویستە با بڵێن چ جۆرە سکێڵەکی پێویستە چ جۆرە معلوماتێکی پێویستە چی پێویستە چی پێویستە هەموو ئەو پێداویستیانەمان باس کرد کە کو موزیکژەنێک ئاواز لە بۆ مۆسیقای لە بۆ فیلمێکی ئەنجام دەداتن. لە ڕێوڕسمێکدا لە شاری سلێمانی ڕێکخراوی کوردستان دیالۆگ بەشێک لە داستانی خەبات و پێشمەرگایەتی شەهیدی سەرکردا ئەندازیار عەبدوڵڵا ئاغای لە دووتوی کتێبێکدا بە ناوی تۆڵا بڵاو کردەوە. کتێبەکە کۆمەڵێک بیرەوەری شەهید عەبدوڵڵا ئاغایە لەلایەن سوارە محەممەد ئەمینەوە نووسراوە. کتێبە باسی ژیانی شەهیدی ئەندازیار عەبدوڵڵا ئاغا ئەکات کە یەکێکە لە شەهیدەکانی شۆڕشی گوڵان و برای دوو شەهیدی سەرکردە شەهید فەتاح ئاغا و شەهید دکتۆر ڕزگارە. شەهید فەتاح ئاغا لە ئەیلوولە شەهید بوو و شەهید دکتۆر ڕزگار لە شەڕی داعشا شەهید بووە. گرنگی ئەم کتێبە لەوەیە کە باسی مێژوویەکی پڕسەربەری کوردستان ئەکا لە شۆڕشی شاخەوە بۆ دروستکردنی بەرەی کوردستانی کە بۆ گەنجی ئێستا زۆر گرنگە ئەگەیان لەم مێژووە هەبێت و بزانێکین ئەوەی هەمانە لەکوێوە هاتووە و چۆن بیپارێزین. شەهید عەبدوڵڵا ئاغا تاوەکو زانکۆی تەواو کرد لە زانکۆی مووسڵ دوای ئەوە ڕاستەخۆ پەیوەندی کرد بە هێزەکانی چەکداریەوە و لە گەرمیانەوە دەستی پێکرد تاوەکو ناوچەکانی چواردەوری سلێمانی و شارپاژەر. لەبەر ئەوە هەنگاوەکانی ژیانی ڕاستەخۆ بە شۆڕشەوە بەسراوەتەوە. خۆشی کەسێک بووە کە ڕاستەخۆ باوەڕێکی تەواوی بە دۆزی کورد هەبووە. کەسێکی گەنج بووە، کەسێکی بیرۆکە تازە بووە لە ناو شۆڕشە، یەکێک بۆ لەو کەسانەی کە خولیای ئەوە بووە شۆڕش بگەێنێتە ئاستێکی بەرزتر و ئاستێکی باشتر. لەبەرەوە کتێبەکە ناتوانین جای بکەینەوە لەوەی کە ئایا ژیانی خۆیەتی یاخود شۆڕشەکەی چونکە هەردووکی بەیەکەوە بەسراوە تا ئەو دەقەی کە گیانی لەدەستا و شەهید بوو.
بە ئامادەبوونی ژمارەیەک لە ئارەزومەندانی شعر بەڕێوبەرایەتی ڕۆشنبیری و هونەری دەربەندی خان ئێوارەیەکی شعر خوێندنەوەیان بۆ شاعیران ساڵح بێچار و ڕۆژ خەڵەبجێی و لەتیف حسێن ساز کرد. با لە دوورەوە بۆنت کەم کە شوشەی بۆنت قڵب کردەوە نەزیفی ڕۆحم بەربوونەوە پیاو خۆشەویستی درۆیە کە بەرژەوەندی لەگەڵ دوو هاوڕێ جوانە یەکمان گرتەوە کەویش کاک ساڵح بێچار و کاک حسین لەتیف بوو و شادیش بووین بۆ جەماوەرە ئەدەبی شاری دەربەنی خان. ئەڵبەت من دووسێ جاری شاتۆمەتە شاری دەربەنی خان، بەڵام ئەمەیان جیاوازتر بوو، ئەمەیان جوانتر بوو. هیوادارم ڕۆشنبیری بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری دەربەنی خان زیاتر شاعیران بەسەر بکەنەوە، نووسەران بەسەر بکەنەوە، لە بواری سیمینار بێ، لە بواری شعر بێ، لە بواری لێکۆڵینەوە بێ. گرنگەوەیە ئێمە بتوانین خزمەتێ بە جەماوەری ئەدەبی بکەین. بۆ ئەوەندەی پەنجەرەیەک لە ئایندا، بۆ لوێچێک بەختەوەری، بۆ تۆسقاڵێک دادپەروەری، ئێوە کە چوون کە گەیشتن هەر خۆتان و خەیاڵێکی لە میوارە کۆڕەدا من و هاوڕانی شاعیرم ڕۆژ هەڵەبجێی و کاک حسێن لەتیف کە ئەتوانم بڵێم سێ دنیابینی تا ڕادەیەک جیاوازین، بەڵام دەربەنی خان لە کۆڕە کاکۆی کردینەوە کە بەڕاستیژەوە ئەزمونێکی تازە بوو، چ بۆ ئێمە چ بۆ جەماوەری ئامادە بوو. لە شاری سلێمانی و لە ناوەندی ڕۆشنگەری چاودێر بایەخی سۆسیۆلۆژیای ئەدەب لە ئێوارە کۆڕێکدا لەلایەن نووسەر یاسین ئافتا و تاو توێکرا و شیکرایەوە. لە کۆڕەکەی ئەمڕۆیان من باز لە باخی سۆسیۆلۆژیای ئەدەبەکەم، ڕشتێکی زۆر گرنگە و بوارێکی زانستیە کە تا ئێستا لای ئێمە هەندێک ئیشی وردی لەسەرکراوە، ئەوانە کە ئەبووە ئیشی زۆر لەسەرکرێ. بە تایبەتی ئێمە ئێستا وردە خەریکە دەوڵەمە بڵین ئەدەبیاتی ئێمە خەریکە دەوڵەمەنە بێ، خەریکە ئاڵۆزە بێ، خەریکە بەرهەمەکان زۆرە بن. گرنگە ئێمە لە پاڵ بۆ نمونە ڕخنەی ئەدەبیە، لە پاڵ فەلسەفەی هونەر و فەلسەفەی ئەدەبیاتە کۆمەڵاسی ئەدەبیاتیشمان هەبێت کە لەم بوارە بکۆڵێتەوە، چونکە ئەوەی کە لە کوردستانە هەیە بەشێکی زۆری لێکۆڵینەوە لە ئەدەب یاخود نووسینەکان لەسەر ئەدەب زۆربیان ئینتیباعی شەخسی، یعنی زۆرتر یعنی تێڕوانینی هی شەخسی و هەندێک جار عیلاقاتی برادرانە و هاوڕێیانی تێئەکەوێت کە ئەمانە دوورن لە دیسپلینی زانستی ئەوە. ئەم ڕشتەی سۆسیۆلۆژیای ئەدەب لەو ڕۆ گرنگە کە کۆمەڵی دیسپلینی بابەتی و ئۆبجکتیڤماناتێ بۆ ئەوەی کە بتوانین بە شێوەیەکی زانستیانە بەپێی ئەو دیسپلینانە ئێمە لە ئەدەب بکۆڵینەوە. ئەمەش لە کۆڕەکە ئاماژەی پێم باخەکەی چییە؟ کۆمەڵی باخی گرنگی هەیە، یەکێک لە گرنگترین باخەکانەوە کە ئێمە باشتر لە ئەدەبیاتی خۆمان تێگەین، لەو پنتانە تێگەین کە ئەدەبی ئێمەی لێوە بەرهەمدێت. گیتا کوردپور کچە هونەرمەندێکی خەڵکی شاری بۆکانی ڕۆژهەڵاتی کوردستانە لە تەمەنی 2 ساڵیەوە لەگەڵ خانەوادەکەی کۆچبەری ئەڵمانیا بوونە. ئێستا لە شاری بەرلین نیشتەجێیە و سەرقاڵی چەندین پرۆژەی هونەریە. ئەو کچە ڕچکەیەکی نوێی هونەری گرتوۆتە بەر بە دروستکردنی تابلۆی هونەری لەسەر دیوار و باڵەخانە بەرزەکانی شاری بەرلین. با پێکەوە کارەکانی گیتا ببینین. من گیتای کوردپورم لە ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری بۆکان بە دنیا هاتووم. لە 2 ساڵانەوە ترۆشتیم بۆ شوڕەوی، لەوێ چەند ساڵێک بووین، دوایە هاتیم بۆ بەرلین. ئیدی لێرە دەرسشتم تاوا کرد و دەستم پێکرد بە کاری هونەری.
ئەو پرۆژێکتە نێوی مێتامۆرفۆزە دۆیچە ڤۆنن ئەو ئیمکانەتی بە مندا کە بتوانم دیوارێکی لە بەرلین بکێشمەوە منیش ئەو تێمەی کە بۆ ئەو دیوارم انتخاب کرد ئەوە بوو کە چونکە لە وەختێکی کۆڤید ئێستا کە زۆر سەختە بۆمان کە بۆ هەمومان کە بە ئینبانی وەکو مەسەرەن پەپولەیە کە وەختی داوامی دەوێت کە تا ئیسان سەبری هەبێت ئیسان بچێتە ینی نێو خۆیەوەدا تا ئەو شەراتێکی ئێستا تێداین تاوا بێت دوای وەکو گوڵێک دیسان گوڵ بکەینەوە ئێستا بۆیش مەسەن ئێستا لە پشتەوەمان ئەگەر بیبینن نۆدانە گوڵن کە دەکرێنەوە. ئەڤڵی دیوارمەکە کێشامەتەوە لە بەرلین لە پێشدا هەمیشە لەسەر تابلۆ مەسەن لەسەر خاغەز و شت نەقاشیم کردبوو کە ئیدی دۆیچە ڤۆنن هاتن بە منیان پرسیار کرد کە کوتیان شتەکانتمان پێجوانە تەرحێکمان بۆ بکێشەوە مەسەن بۆ دیوارێکی ئاوا منیش کە ئەڤڵین بارکە هاتم بەر ئەو دیوار ڕاوەستام کتم چایەکم لە دیوارەکە کرد کتم چاوە چۆم بکێشمەوە وەلی هیچ شتێک نییە کە ئیسان نەتوانێ بیکە هەمیشە ئەو باوەڕم بە خۆم هەبووە کە لە نێو کارەکانمدا لە نێو کولەن لە ژیانمدا ئیدی بۆیە تقریبەن هەفتەیەکم پێچوو هەفتەیەکم وەخت بوو بۆ ئەو دیوارە سەخت بوو وەلی ئاخرەکەی بۆ خۆتان دەیبینن چۆن دەرهات. تەجروبەی من ئەوەیە کە لە منداڵی هەمیشە علاقەم بە نەقاشی و شت هەبووە وەلی دەستم پێ کرد بە میکاپ ئارتیست زۆر موافقیش بەرنامەشتی خۆم هەبووە لەگەڵ ڤیدیۆ کلیپهای فەشن شۆ لە تەواوی لەگەڵ زۆر دیزاینەر و شت کارم کردبوو لە قەبلدا وەلی کەمێکم بۆ بڵێم شتێکی بوو کە دەمویست زیاتر لەوەم هەبێت وە بۆ نەقاشی دەتوانم مەسەلەن ئەحساسی خۆم نیشان بدەم و خەڵکی تەکان بدەم بە نۆعێک ئەحساسیان بە وجود بێنم کە ئەگەر نەقاشەکان و یا تەرحەکانم دەبینن. لێرەکە گەورە بووم و ئیمکاناتم هەبووە کە مەسەن بە ئازادی و فکرێکی باز و ئەوانە بژیم تەبعەن کە تەسی لەسەر خودی خۆمدا ناوە کێ مەسەن وەلی دڵم هەر کووردە وەلی توانیمە کە مەسەن لێرە لەگەڵ ئالمانیەکان ڕێک بێم و لە نێو خودی نەقاشەکانیشمدا هەر کەمێکی حاڵەتێکی ئۆریێنتالی تێدایە کە دەیبیننەوە لە نێو تەرحەکانمدا. کارۆش تاها لە تەمەنی منداڵیەوە لەگەڵ خانەوادەکەی پەنابەری ئەڵمانیا بوونە و لە زانکۆ بەشی مێژووی ئەوروپا و ئەمریکای تەواو کردووە بەڵام هزری هەر لە لای ژیان و سروشتی کوردستان بووە. کارۆش بە زمانە بەهێزە ئەڵمانیەکەی دوو ڕۆمانی بڵاو کردوێتەوە ڕۆمانەکانی پێشوازیەکی زۆریان لێکراوە. بابەتی ڕۆمانەکان دەربارەی ژیانی پەنابەری و بەسەرهاتە ناخۆشەکانی خانەوادە کوردەکانی ئەڵمانیایە. ناوم کارۆش تاهایە از زاخو خودی دام سال 1987 از الگل دیگو بابت خوام نعولی بابه مهات آلمانیا
دیفده ام ایناتن سال 1997 هاتا دیف مرم ایناتن آلمانیا و از 9 سالی بیم از 2 سالی بیم ده من آلمانیا خواندی من ویری مدرسه خلاص کری از چوم جامعه من انگلیزی و تاریخ آلمانی من خواند یا آلمانی و یا اروپی و امریکی مجبری هنگیجی وقتی از هش طالب المدرسه من هرگاه من بخاطر روكت نفيسين شكو مقال حاش كتابات كر مكتبة خانت مدفيا أجي بما نفيسكار ماني من أفجر روكب ألمانية نفيسي Beschreibung einer Krabbenwanderung ob كردي مروف دي بيجتن تقريبا ناسان دنا كوجباريا كيف جالا سر عائلك كردية الألمانيانا دايكو باب و دكتشن و خالتها وانا جيكيل قلوانا الألمانيانا حياة خالفيري جين مشكلات شيء مشكلة بابي وانا فيا بيت ألمانيا ديكا وانا ند فيا ديكا وانا حالة نفسية بوچه بي بابي وانا جيكو خانادتنا عائلة و همه چروكا جوانا بيجتن وجه هرکی چروکا خود بیشتن خالت هاوی بوی چروکا جدید بیشت بابی وی چروکا جدید بیشتن دیکاوی هرکی راستیا خود بیشتن کتابا منا دوی رومانا دوی و بنویسی ناوی این باخت کönigin نه و کردی دی بیشن دزکی شهرجنه ده سر چیه اوجی سر کردانا طبعا کردی الألمانيا جيران حمي و ناوی کتابی مش بر هنده کرا این باخت کönigin چکو سر جنکا کیه و جنکا گلا جيرانت وی حمی بحثاویت کن چکو ظلامه وی هیلاتی وقتی کتابا منا دوی درکتی گلک الألمانيا ویت السر کتابات خوینن بوانا گوتن اره تمام ازانی زانت اف نویسکارت زانت نویستن خوش نویساندنا و بس مدوید ویجا بحثا ما بکت بحثا ألمانيا بکتن بحثا موضوعت خواهد بکردی بهلتن بو من او گله نخوش بحاجكو خبرك گوتین من ویجاج بر هندی مدوید از بو کتابا خوایا سیه بو رومانا خوایا سیه از سر زمان صدامی باخوم مدوید از سر گنوتسیدا کردا باخوم صدامی گنوتسیدا کل گلمه دا چکتن وقتی بحثا حلب چه بکن وقتی مروفت ایتا ألمانيا مروف حمید تشتید کت بس مروف لغتی بزاند مروف شول بکتن يعني مروف وكي ألمان الفيري بجيتن حياة خوا مروف تزاند مروف چجا نابتنا ألمان أو چجا مروفي وكي خوا نابينن ام هر کردن ام هر بیانینه دفوانا تو چند ألماني باخوی تو چند تو کتابت ألماني بنویسی بوانا نخمه تو هر نه ألماني بابي مجي قالك سياسات ده هرقافة بحثا كردات كرو بحثا شغراشت كرو نوفيت محمي نوفيت كردية داينة ما از الألمانيا و سامازم بيم بو مجي هر مهمة از بيجم تمام از كردم و از سر وانتشتان ويسم یەکێک لە میوزیک ژەنەلاوەکانی شاری دهۆک لەم بڕگەیەدا میوانی ئێمە دەبێت. بەشار تۆفیق پەیمانگەی هونەرە جوانەکانی دهۆکی بەشی میوزیک تەواو کردووە. بەشار ئەزمموی هوەری خۆی و گرنگی میوزیک و ئەکادیمی بوونی میوزیک ژەنەکان ڕوون دەکاتەوە.
از بشار توفیق خلک باجر دوکی در چوی پیمانگاه هنر جوانم خواندنا خو من پیمانگاه هنر جوان دوکی همی خلاص کری هر 5 سالت خوب سرکفتیانه من بوراندن و نکجی حتی ویگا ویجه هر بردامت کار خدا و اندام تیپار و بادا موزیک ما دست پیکا خول زاروکینیه من گلک حس سر موزیکی هبو بس مخابنی و چه جهت حوصا نبون که وی آرزو خو پیش بخیم آن انجام بدم بس خوشبختانه سالان رو هشته اشیام و آرمانجا خوب گهینم که چما پیمانگاه هنر جوان و خواندنا خول ویره تمام کم لورا ما پشتی ویدمی یعنی اما بو چندین ساله ما بیرد هنده کرد که ام سنتره که وکنی موزیک سنتره تون جنر بو فربونا موزیک بو همی زاروکا بو همی تمناجی دا که او کسی تشتی من که زاروکینیه مثلا جهک نبو خولبکت خودان وگاوه جهک هبتن و آرزو آخو و موهیب آخو پیش بخدن تانو کجی ما گلک پجداری کریت گلک ویستاوال و کنسرت دار کردستان جی و در وی کردستان دا و تانو کجی ام بردام این سرتومار کرنا دنگا و هر کار ما جی موزیک وک حوالینی وک تیپا رو باد وک گروپ موزیک گلک بر هم تومار کرینه بو گلک هنرمند و گلک هنرمند دوهو که جی استرام بهش وک و یت کردستان بگشتیم ویلیام بلیک دەڵێت هونەر دروست نەدەبوو ئەگەر جوانی بوونی نەبوایە بۆ هیوای هەردەم جوانەکانی ژیان ببینن بمێنن با خێر و خۆشی